بەناوی خوای گەورە کەس و کاری سەربەرزی شەهیدان ئامادەبوانی بەڕێز بەخێر بن بۆ ئەم ڕۆژە پیرۆزە کە هەمومان لێرەدا پێکەوە پیرۆزبایی لە تەواوی گەلانی کوردستانەکەین و بە تایبەت پیرۆزبایی لە دانیشتوانی تێکۆشەری هەڵەبجە دەکەین. ئەمڕۆ ڕۆژێکی پڕ شانازیە بۆ کوردستان و بۆ هەڵەبجە و ڕۆژێکی مێژوویشە و لێرەدا ئەمەوێ بە ناوی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی عێراق پیرۆزبایەکی گەرم ئاراستەی جەنابی محافظ و دوو جێگرە بەڕێزەکەی بکەین بۆ ئەو ئەرکە گەورەی کە بە ئەوان هەسپێراوە ناویان لە ناو مێژوودا ئەنووسرێت وەکو یەکەم پارێزگار و جێگیری پارێزگاری هەڵەبجەدا. ئەم ئەرکەی کە پێیان سپێردراوە پاداشتێک نییە، بەڵکو بەرپرسیارەتیەکە. بەرپرسیارەتیەکە بۆ ئەوەی خزمەتی خەڵکی هەڵەبجە بکەن. بەرپرسیارەتێکی گەورەشە. بەرپرسیارەتی هەمومانە لە حکوومەت خزمەتی تاوی خەڵکی کوردستان بکەین و بەرپرسیارەتیەکیشە کە جێیش فەخر و شانازیە کە با هەمومان ئەسپێردراوە بە تایبەت بەڕێز محافظ و جێگەرەکانی. کارە جدیەکە لە ئەمڕۆوە دەست پێەکە. کاری زۆر باش کراوە بۆ ئەوەی ئێمە بگەێنێ بە ئەم ڕۆژەیە کە بتوانین پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجە بکەین کە بوونەتە پارێزگایەک. و ناتوانم لێرەدا ناوی یەکەی ئەو کەسانە بهێنم، بەڵام خەڵکانێکی زۆر دوای چەندین ساڵ کاریان کردووە و ماندوو بوونە بۆ ئەوەی ئێمە بگەێنە ئەم ڕۆژە پیرۆزەدا. بەڵام یەک ڕیزیەکی نیشتیمانی بوو کە ئێمەی گەیاندە ئەمڕۆ. پێکەوە کارکردنی هەموو لایەنە سیاسیەکان بوو کە وای لێکردین ئێمە ئەمڕۆ بە هەموو ڕەنگەکانمانەوە لێرەدا پیرۆزبایی لە هەڵەبجە بکەین. و ئەوە چەند پێویست بوو بۆ ئەوەی بمانگەیەنێتە ئەمڕۆ ئەوەندە زیاتر پێویستە بێ بۆ ئەوەی حکومڕانیەکی دروست و خزمەتێکی باش بگەێنرێت بە خەڵکی هەڵەبجە. خەڵکی هەڵەبجە چاوەڕێی زۆرەکەن لە حکوومەتە خۆجێیەکەیان و حەقی خۆشیانە، سەقفی تەوەقعاتێکی بەرزیان هەیە، بۆیە ئەرکێکی گەورەیە کە لەسەر شانی هەمومانە بۆ ئەوەی بگەینە ئەو ئاستەی کە خەڵک لێمان چاوەڕێکات. و ئێمە شەبێ بگەینە ئەو ئاستە لەبەرەوەی کە خەڵکی هەڵەبجە لە هەموو شوێنەکانی تەڕەنگ بە لایەقتری حکومڕانیەکی دروستتر بن. و دڵنیاشم بە پێکەوە کارکردن و بە کاری دڵسۆزی ئەگەینە ئەو ئاستە. ئێمە تەواوی متمانەمان هەیە بە جەنابی محافظ و جێگرەکانی و بەو تیمەی کە ئیشەڵا لە ماوەیەکی زووە پێکی ئەهێنێ بۆ ئەوەی کاری جوان و کاری دروست بکەن لە پێناوی خزمەتکردنی هەڵەبجە. ئێمەش لە ئەنجومەنی وەزیران تەواوی پشتگیریانەکەین بۆ ئەوەی سەرکەوتوو بن لە کارەکانیان. بەڵام دڵنیاین کە بەتەنیا پێیان ناکرێت، بەتەنیا سەر ناکەون. پێویستیان بە هاوکاری و بە گەڕخستنی هەموو دام و دەستگاکانی حکوومەتە لە کوردستان. و لێرەدا زۆر گرنگە کە هەم بەڕێزیان و هەم ئەو کارمەندانەی کە لەگەڵیانە کارەکەن خۆیان بە مەسوولی خەڵکی هەڵەبجەدانن، خۆیان بە خزمەتکاری خەڵکی هەڵەبجەدانن. خەڵک مەسوولی حکوومەتە، حکوومەت مەسوولی خەڵک نییە. ئێمەمانان وەزیرەکان، محافظە بەڕێزەکان، مدیر عامەکان هەمومان خزمەتکاری خەڵکی کوردستانی و دەرفەتێکمان پێدراوە لێرە لە هەڵەبجە لەسەر ئەساسێکی دروست دەست پێ بکەین کە دام و دەستگاکان پێکەهێنین لە هەڵەبجەیە زۆر زەرورە فێر بن لە هەڵەکانی پێشوو لەسەر ئەساسێکی دروست بە نیەتێکی باش، بە نیەتێک کە لە هاوکاریکردنی هاوڵاتیە پێک هاتبێ و بەکارهێنانی یاسا و ڕێنمایەکان لە پێناو هاوکاریکردنی هاوڵاتیە و ئاسانکاری بۆ هاوڵاتیە ئەو مەبدەئە بەکاربێنین، نەک مەبدەئی ئەوەی کە تۆ یاسا و ڕێنمایی بەکاربێنی بۆ دۆزینەوەی ئەرقەلە لە بەردەم هاوڵاتیان. بۆ ئێمە چاوەڕێی لەوەین کە هەموو فەرمانبەرێکی حکوومەت لە هەموو ئاستێکەوە ئەو پەڕی ڕێز و احترام لە هاوڵاتیانی هەڵەبجە بگرن
هاوکاریان بکەن، کاراسانیان بکەن و ڕێگر نەبن لە بەردەم جێبەجێکردنی داواکاری و مافەڕەوەکانیان. ئێمە وەکو حکوومەت دوو ئەرکی گەورەمان پێسپێراوە: پاراستنی میلەتی خۆمان و خزمەتکردنی میلەتی خۆمان. هەروەها کە ئەمڕۆ ئێستا هەڵەبجە وەکو پارێزگایەک کارەکە لەناو کوردستان، چاوەڕێی ئەوەین لەیان کە دراوسەیەکی باشیش بن لەگەڵ دراوسەیەکانیان لە سلەیمانی و لە گەرمیان. و بە بێگومان لە دەست بەکاربوون لە بیدایەتە کێشە ئەبێت، کێشەی ئیداری ئەبێت، لێک تێنەگەیشت نەبێت و ئاڵۆزیش هەبێت. بەڵام زۆر زەرورە کە ئێمە ئەو کێشە و ئاڵۆزیانە زوو تێپەڕێنە و زوو پێکەوە بە ڕۆحێکی پێکەوە کارکردن لە بینی هەڵەبجە و سلەیمانی و ئەو شوێنانەی تری کە دراوسەین بە ڕۆحەتێکی جوان، بە نەفەسێکی ئاشتیانە کاری خۆیان پێکەوە بکەن. گەشەپێدانی هەڵەبجە گەشەپێدانی سەی سایەقە، گەشەپێدانی سەی سایەق گەشەپێدانی هەڵەبجەیە، سەرکەوتنی سلەیمانی سەرکەوتنی هەڵەبجەیە و بە پێچەوانەشەوە. دڵنیاشم کە حکوومەتی خۆجەیی هەڵەبجە بە پشتگیری تەواوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەڵەبجە ئەگەڕێنێتەوە بۆ ئەو ئاستە جوانەی کە من خۆم لە چەندین نووسین و بەڵگەنامەیە بینیومە کە زمانی جاران ئێرە مەرکەزێک بوو، مەڵبەندێکی سەقافی بوو، مەڵبەندێکی ڕۆشنبیری بوو، مەڵبەندێک بوو کە هونەر تیای گەشەی کرد زۆر لە پێش شوێنەکانی تری کوردستان. من هیوادارم و دڵنیاشم کە سەرەڕای کارە جوانەکانیان لە گەیاندنی خزمەت بە خەڵکی هەڵەبجە بتوانن هەڵەبجە بگەێنە ئەو ئاستەی کە خەڵک لی چاوەڕێن لە هەموو بوارەکانە. دووبارە ئێمە پشتگیریتانەکەین، پشتگیری جەنابی مەحافزەکەین و تەواوی حکوومەتەکەمان هاوکاریەکی هەموو هاوکاریەکە گێرین بە حکوومەتی هەڵەبجە و بە خەڵکی هەڵەبجە بۆ ئەوەی ئەم پارێزگایە سەرکەوێ، ئەم پارێزگایە ببێ بە پارێزگایەکی نمونەی لە پێکەوە ژیان، نمونەی لە پێکەوە کارکردن، نمونەی لە گەیاندنی خزمەت. سوپاسی ئێوەی بەڕێزەکەم کە ئامادە بوون لەمڕۆ. ڕێزی تایبەتمان هەیە بۆ کەسوکاری شەهیدان، بۆ کەسوکاری ئەنفالکراوان. ڕێزێکی تایبەتمان هەیە بۆ هێزە قارەمانەکانمان کە وەکو جەنابی مەحافز فەرمووی ئەمڕۆ ئێمە ئەپارێزن، دەستکەوتەکانی کوردستان ئەپارێزن، خاک و نیشتیمانەکەی کوردستان ئەپارێزن و ئێمە چەند بتوانین پێکەوە یەک ڕیزیانە کارکەین دەستکەوتەکانمان نەکەرە پارێزین بەڵام گەشەیان پێین. دووبارە زۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ بانگێشتکردنمان و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازین. زۆر سپاس.